چەند ڕۆژێک لەمەوبەر ئەتلانتیک هاتە بەرچاو مابزانام لەو نزیکانەیە چکۆم بڕوا کە خەتی پاراستن ئەو شتانیان لۆ نردم کە دەرم خەڵکی لەگە پاراستن ئەو شتانەی لۆ نردم بەهەندەمار نەگرت راپۆرتەشی زۆر تێروتەسە لەتەوان ئەو دە ئەتلانتیکا و بە پارە دەگیرێ هەندە ڕۆژنامە نووس هەندە گۆڤار پارەیان دەدەنێ بێگومان چێ دەیداتە قابلێت تورکیا دابیچێ ناوەڵا هەر مەسرور و برایەکانی مەسروریە بەرحاڵ و ئێستا ماڵی مەسعود بارزانانی بڕوایان وایەکە ئەو راپۆرتەی OCCRP کە لەسەر فەزاعەت بەس کوڕەکانی مەسعودن نە کوڕەکانی تاڵەبانی لە نێچیرە گومانیان لە نێچیر و شێری کوڕی شێری ژنی لە قوباتەیە ڕەنگ بژبی ڕاستی شتێدا هەبی بەڵام ئەوان بەشک نەک تەواو من دەتوانم ئەوە بڵێ بۆیە کێشەکان زۆر گەورەیە بەس خەبەرەکەم وەگەر بۆیە من هاتم بەڕاستی ئەوەش بکەم زائیدەم بشزانن یعنی لۆ باسی نێچیر ناکرد لۆ باسی مەسرور و ئەوانە لەو راپۆرتەی کرایە پرسیارەشی گەورەیە 2 ساڵ لەمەوبەر ئەو خانووە گەورەی نێچیری کە دە بەقەدەر کۆشی سوپیە کە بە یەک کاتژمێر ئەوە دە ئەتلانتیک دەرێ دەرێ بە یەک کاتژمێر سیارە لە ناویدا بسوڕێەوە ناتوانین تەواو نابیت کارە ساعتە 1 سەعات بە سیارە لە ناوخانەیەکدا بسوڕێەوە بە ناوی پارتیا دەرێن نێچیر هەوڵی دابوو لە ترسا ناو ماوانە بیکات بە ناوی ماوێک لەمەوبەر بیکاتە سەرۆکایەتی هەرێم هەر بەخۆی بەشێک لە کۆبنەوەی سەرۆکایەتی هەرێمی قۆناغی مەسعودیش لە وێندەریان مەسعود بیەوێ خەڵکێک ببینی دەستە وێندەر بەرحاڵ بەخۆش ئێستا بەناو کردی سەرۆکی هەرێم بەس هەلو خۆیتی وەچی ئێرە نییە سە کۆش سەرۆک وەزیران هەیە هەر یەکتر سەرۆک وەزیران دەستە وێندەر بەس ئەوە مەسعود کۆشکەشی لێوێ برد نێچیریش بەناو کۆشی سەرۆکایەتی هەرێمە هەر کەسش کە بتە سەرۆکی هەرێم دەبی یەکەشکە دروستکە بەرحاڵ بێنە سەر بەڕێزان ململانەی ئەو دووە گەلەگەلەگەلێک سەختە بەڵام ئەوی ڕایگرتیا یعنی بەڕاستی مەسعودە ڕاستە مەسعود سەتا نوهەت پژیژی کوڕەکانی دەکە بە سەتادە لەگە نێچیری هەشتیتەوە هەتا لەو ڕۆژانەش ئەوەی ڕوودا و چارەسەری کرد بۆ زانیان ڕوودا و دێتەوە سەفی وەتەنی بەڵام لە بۆی نیوەکوم ئۆپۆزیسیۆنێک بەردەوام بیت دەبی وەکو ئەو سیاسەتی پارتی بەڕێوە بەرحاڵ بینەوە سەر ئەوەی لەو ماوانە 2 ساڵ لەمەوبەر زیاترە کەمترە بە شەڕ هاتیینە زۆر خراپە مەسرور هەوڵی زۆری دایە مەسرور زۆر توندە بەس یعنی بابی ڕێگرە هەچەنە زۆر شوەجێ بابی ناکە بۆ زانیاریدا سەری مەکەن دەستی مازەکە ئەوانە ئەمە دەزانیوەنیە کاک مەسرور کو شەقت لە ئەوەی دابوو میوە و ئەوە بوو کە پێیان گوت بووی ئەمریشەکان لێت نامرتاح بەرهات هەوڵی دابوو کۆشکەکەی نێچیری بگرین نێچیر گوت شەڕیمان و نەمان دەکەم لەسەر ئەو کۆشکەکەی نیشم بڕژێ ناقی نییە بە عرەقەی ئینسانی پەیدای کردیا ئەخیری گوتبی کاکە ئەمە ئەو کۆشکەتان دەدەینێ بالمقابل هەموو سەری ڕەشمان دەنێ کۆشکەکە بالمقابل هەموو سەری ڕەش ماڵی مەسعودی داگیریان کردە برایەکانیان دەرکرد علمتان نێچیر لەوێ خانوویشی زۆر گەورەی هەیە کەوەی سەرژی نابوو گوتیان بماندێ مادەمە تو هەر هیچ لە وێندەرنی بدەمە ئەش گوتی ناتان دەمێ زەتان قلەشیوە دروست کرد منش گوتیانەوە بە خۆمان پارەمان نییە قلەشکە دروستکەین بەرحاڵە زە نوکتەیەکی خۆشیەیە وەختی خۆی نێچیر زۆر زیاتر چوە ماڵی مەسعود بارزانی دا ژنی مەسعودی و کچەکانی و ماڵی مەسعودی پێر پێی دەرێن زەرافە جدایان گۆ پێیان دەگۆ زەرافە هات زەرافە ڕۆیشت بۆیە تەرچی کردیە تەرچی کردی ئێستا دەستە بارەگای بارزانی بەس نێچیرە زار شوێنش درێم ناتانم مام ببینم ڕێگریم لێ دەکە درۆی دەکە بڕوا بکەن دەستە بارەگای بارزانیان دەزۆداتە تەلەفۆنی کە مەسعود تەلەفۆنی هەیە بەرحاڵ ئەو شوێنانەی کە نێچیر گوایە نەک گوایە پارەشتی هەیە بە پێ راپۆرتی دە ئەتلانتیک دەرێ دەیان ڤیلەی تایبەتی هەیە 2 هەلیکۆپتەر وازام 2 تارەشی هەیە چاوی هەیە هەلیکۆپتەر شارە ڕاقی هەیە گچکەشی هەیە تا ئەنە ژنەکانی نەبی لە ئاوانیە لە دوبەی و ئەوانە ماڵی بارزانی بڕوا بکەن زاری وە لە نێوان خۆیان دەرێن خڕ دەبنەوە دەرێن هاڵات چینە دوبەی نانی لەوێ دەخۆین بە تیارە تایبەتەکانە ژنی پاڤلیش قسەکەی مەلا بەختیاریش ئەو شتەی هەبووە بەڕێزان جگە لەوەی دەیان شەریکان لە تورکیا لە ئەوروپا لە سەرتاسەری لە تایوان هەیە لە بەرازیل لە هەر شوێن بڵێ هوتێل و ئەوان هەیە
هاوکات لە نەوت و گاز و بنزین مانگانە 350 میلیۆن دلار قازانج دەکەنێتی 350 میلیۆن دلار بەدەرلەوە ئەو مولکانی کە ئەتلانتیک گۆڤارشی ئەمریشت باسەکە ئەرویل هێلس بۆلیڤاردۆ گوندی ئیسپانی ئیتالیای کودو نازناز و بەشەشی گەورەی ئیمپایر و کواترۆ تاوەرز و ڤیجەر سیتی و سکای تاوەرز و کاندڵ ڕسیدێنس و ئەمە جگەلەوەی نەورۆز و ئەوەی خەتی ئەنتەرنێت فارسلینگ و FTTH و OC و سکوێریتی و دەیانشتی هەیە ئەوەش کاگنێسی کە خۆی چەند پێ میانڕەوە چەند پێ خۆی پێ میانڕەوە بەڕێزان بەدەرلەوە نوێترین ململانەیان چ بووە لەو ڕۆژان دیتەن ئەوەی 9 ساڵاکە ئابڕۆی خۆی یەکێتی برد مەت سەنای مناڵەش وەکو نێچی ئیدریسی کرد کە ئیدریس کەس نازانێ ئەو زانکۆی کوردستان و ڕوودا و کورد دەیانە شتیان هێشتا مایانی بەگە بژمێنی ماڵێ مەسرور بارزانانی نەرچی وەفدە چڕوانی هەڵەبجەی کرد بە سەرپەرشتی ئومێد سەباح کە کولفی کولایانی دەستە ڕاستی مەسرورە ڕەوانی کرد 250 میلیارد دینار وایە هەڵەبجە سەرف دەکەن خوا خێری ئیدریسی بنووسیوە کرد ئەو 250 میلیارە بێ بارگای بارزانی وتەن حەدیقەیەک دروست دەکا و نازام چ دەکە ڕوونکردنەوە دەوتیەوە ئیشی من نیە خۆی قسەکەی ڕاستە ئیشی وی نییە بەڵام ئامانجی ئەو راپۆرتەی مەسعود بارزانی ئەوە بوتی بەس حکوومەت مافی هەیە کە پرۆژە دەوێت دروستکە یعنی ڕەدی لە دەوی ئیدریسیان داوە کە لە بۆ دنیا تەداخل بکەی بەڕێزان هەویستم بزانن ئەو بنەماڵەیە کوو بەناو میلەتەی کردنە تا ئەندەینە سەر پاڤل و قوباد و ئەوانش بڕوا بکەن یعنی شەرمەزاریە لەو خەڵکێک بێ ڕەفتان لە بۆ ئەوانە بکە یان بڵێ نێچیر میانڕەوە کوڕی باشە کورە بابە وەکو ئەو نوکتە خۆشەی کۆتایی پێدێن ژنێک چار منداڵی هەبوو پیاوەکەی سەفەری کرد دوای 4-5 ساڵ هات بۆ 2 منداڵ زیاد بوو لێی 2 منداڵی کە هەبوو چی ئەوە چیە ژنەکە فێڵی لێ کردبوو لەولای لە ئەولای لەولای لە ئەولای ئیتر گوتبی هەقلەک زیاد دەرچوو وتی ئەدی ئەوە کورد وتی زانی چەند خێشی ژن و ڕەسووک و ئێسکرد خوا کودرت لێ قسەی پێ برێ یان برێ زیادەیە نێچیری ژوایە هەموو شتێکەکە دوو نوکتەی دێ دەیە بۆ میلەتی ڕابی کورە بابە ئەتو میلەتت وێران کرد بەخۆ بە ئامۆزا و بە پاڤل و بە قوڵبانی شایستەی بەردبارانن